خۆیان وەکاری گربوونەوەکەیان لە زاری خوان ئاگواز مامۆستا سڵاو لێبێ ئەنارتی بە شوێکی ڕاستە خۆ پەیامەکانتان ئەگوازێتەوە ئێوەکو مامۆستانی سنووری پەروەردەی شەماڵ ئەمڕۆ بۆ گربوونەتەوە. سەرەتا بەخێراتدانەکەم بەخێراتی کەناڵە بەڕێزەکەتانەکەم دیارە ئێمە وەکو مامۆستایان سنووری پەروەردەی چەمچەماڵ ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بەمبەستی گەیاندنی پەیاممان بە دەسەڵاتدارە نابەرپرسەکانی ئەم وڵاتی ئێمە ئەوەی کە بینین ئەو خەمساردی و بێباکی ئەم دەسەڵاتدارانی بەرامبەر بە گەوزەرانی خەڵکی کوردستان ئەوەی کە بینین لەمانە تەنیا ئەیانەیە کۆمەلگایەکی چەکدار لە وڵاتیا دروست بکەن ئەیانەیە کۆمەلگایەکی خوێندەوار بنیاد بنێن ئەمە ئەوەیە کە بینین سەیرەکەین هەموو کەردەکانی تری ئەم وڵاتە پشتگوێ خراون بەڕاستی ئەوەی کە لای خەڵکی هەرێمی کوردستان زۆر شتێکی ناپەسەندە بەلایەنەوە ئەو جیاوازە زۆرەیە کە لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئەم وڵاتەیە ئەبینرێ لە کاتێکا گوزەرانی خەڵکی کوردستان لە ئەو پەڕی خراپیدایە لە هەمان کاتدا ئەبینین کە بەرپرسانی ئەم وڵاتە فیرعون ئاسا ئەژین لە کۆشک زەبەلاحەکانیانەوە لە گەڕان و سەفەری وڵاتیانانەوە ئەوەی کە بەلایەنەوە گەرنگنیە گۆزەرانی ئەم خەڵکی بۆیە خەڵکیش بێزار بووە بەڕاستی ئەم خەڵکە گەیشتۆتە ئەو حەدێکە بیل لە ڕێگای تر بکەنەوە بیل لە شێوازی تر بکەنەوە چونکە گەیشتون خەڵکی هەرێمی کوردستان گەیشتونەتە ئەو ڕاستەیە کە ئەمانە شایستەی ئەوە نین کە بەرپرسانەتی وڵاتیان پێ بەسپێ دەری سپاس بۆ ئێوە دەست هەوڵەدەم وتەی زۆرترینیان وەرگرن سڵاو دوێ مامۆستا پەیامی تۆ چییە بۆ لەم گربوونەوە بەشداری؟ بەڵێ خۆی ئامانجی گربوونەوەکەی ئێمە لە دوو خاڵا بە تاکید خۆی بینیوەتەوە یەکەم خاڵیان ئەوە بوو کە لە داهاتووە بتوانین گربوونەوەی بەرفراوانتر ساز بکەین خاڵی دووهەمیشیان بربژێری ئەوەی کە تاقیکردنەوەکان نەکرێ مامۆستایان دەستنە هۆڵی تاقیکردنەوەکانەوە بەڵام من وەکو شخصی خۆمیش پەیامێکم بۆ دەسەڵاتی چەتە و مافیاگەرایی نییە لە وڵاتە پێم وایە ئەم دەسەڵاتە کۆتایی هاتووە تەواو ئەم دەسەڵاتە نەیتوانی لە 29 ساڵی حکومڕانیە شتێ بکات بۆم خەڵکە ئێستا توانێت لە ئێستا کە کەوتۆتە سوال و سەداخە هەموو ڕۆژێ وەفد ناردن بۆ بەغا تازە ناتوانێت ئەوە بکات کە خەڵک ئومێدی پێبێ خەڵک ئومێدی بۆ نەماوە بە دزوچەتە هەموو ڕۆژێک پێی وایە 6 میلیارد براوەتە دەرەوە هەموو ڕۆژە 400 میلیارد دیارنی و هەموو ڕۆژێک 46 ئەوە میلیارد دراوەتە بینایەک لە ئەمریکا ئەمە خەڵک تاسە ئومێدی بەم چەتانە نەماوە بۆ حکومڕانی بتوانە وڵات بەرەو ئاوەدانی ئەمانە پێویستە دادگایی بکرێن ئەمانە پێویستە لە ژوورە تاریکەکان بکرێن چیدی خەڵکی ئازادی خواز و خەڵکی خوێنەوار بتوانێت وڵاتە بەڕێوەرە تازە خەڵکی نەخوێنەوار ناتوانێت وڵاتە بەڕێوەرە کۆتایی پێ هاتووە. مامۆستا گیان سڵاو لێبێ تۆ پەیامت چێ لەم گربوونەوە؟ بەڵێ وەڵای ئێمە لەم گربوونەوە دووبارە وەکو ساڵانی ڕابردوو هاتووینەتەوە سەر شەقام و ئەو حکوومەتەی کە دەستپێکی بانگەشەی بۆ ئەوە بوو کە حکوومەتی ئاوەدانی و هەلی کار بێ ئەمە هاتوین ئەو حکوومەتە شەرمەزار بکەین کە ئێستا لە ساڵی نوێین کە ساڵی 2020 تا ئێستا موچەیەکی 2020 نەدراوە بە مامۆستایان ئێمە کارەکانی خۆمان لە ڕابردووە زۆر بە ڕێزەوە خزمەتی ئەو توێژەی خۆمانمان کرد تا ئێستا بەتەقای ئەو مادووبوونەمان وەرنەکرۆی ئێمە ئیسا دووبارە هاتوونێتەوە ئەو نیگەرانیانە ئەدەینەوە گوێی ئەو دەسەڵاتە کەڕ و خەوتووی کە ئەوێ هەرجاری بەدەستێک هەرجاری بە بیانوویەک موچەی ئێمە دوا بخا بە بیانەوەی بەغا ئەینێرێ بە بیانووی ئەوەی کە بەغا موچەی ئێمەی ڕاگرتووە ئەگەر تۆ حکوومەتی و پێناکرێ هەر بە خاو خێزانەوە بە زەوی و بەخاکەوە چۆن لە ڕابردووە ئەوەتان کرۆی ئیساش ماندنەوە دەست بەغدا بۆ ئەوەی چیتر لەم نیگەرانی و لەم ناهەمواریە خەڵک نەژێنن ئێمەش بتوانین وەکو ئەو توێژەی کە لە عێراق هەیە لە کاتی خۆیان موچە و بەرتەقای خۆمان وەرگین ئێمە ئەمە وەکو دوایین ئاگادارکردنەوەی کە ئیدەینە دەسەڵاتداران ئەگەر ئێمە بێت و هەروە پشتگوێمان بخەن ئەوە بە تونتر و بە داواکاری بەێسترەوە دێینە بەردەمی ئەوان و داوای مافەکانی خۆمان لێ ئەەکەین و زۆر بەتونی دژیانەوەستینەوە. سپاس بۆ ئامادەبوون بۆ وتەکانم. ئەوەی گوێتان لێبووتی سێ لەو مامۆستایانە بوو کە بەرداریگربوونەوەکەی بەردەم بینای پەروەردەی پەروەردەی شەماڵان کردێمەوە بۆ لای ئێوە پرسیارتان نەبێت. بەڵێ نوچەگەهانی مەرزگار جەبار چەمشەمالتگەمە بۆ گەلێکی سپاس. کارگیریە مەکتەبە